لا شاری سلێمانی ئەمڕۆ کۆڕێک بۆ هونەرمەندی گەورەی کورد ناسری ڕەزازی ڕێکخرا و کۆڕەکە بە ناونیشانی هونەر لە ژیانی سیاسی هونەری گۆرانی لە سەردەمی شاخ بە نمونە هونەرمەند لە کۆڕەکەدا ئێمە گەڕاندەوە بۆ ڕابردوویە کە ئەو ڕابردووی کە هونەر بەگشتی هونەری گۆرانی بە تایبەتی تەنیا بۆ چێژوەرگرتن نەبووە بەڵکو هونەری گۆرانی بە تایبەتی وەکو چەکێک وا بووە وەکو چەکێکی کاریگەر وا بووە بە تایبەت لە سەردەمی شاخ و لە سەردەمی شۆڕشدا بەکارهێنراوە. وەکو زانین کە هونەرمەند و پێشمەرگە و شۆڕژگێر ناسری ڕەزازی خۆی لە دڵی ڕووداوەکاندا ژیاوە و بە دەنگ و بە گۆرانیەکانی مێژوویەکی باشی تۆمار کردووە. ناسری ڕەزازی وەکو سیاسی وەکو هونەرمەند وەکو ژینگە پارێز وەکو ژن پارێز ئەگەر زیاتری نەکردوێت سەرلەبانی ئەمڕۆ لە ساڵۆنی کوردستانی نوێ کۆڕێک بە ناونیشانی ڕۆڵی هونەر لە ژیانی سیاسی هونەری گۆرانی لە سەردەمی شاخ بە نمونە بۆ هونەرمەندی گەورەی کورد ناسری ڕەزازی ڕێکخرا. لە کۆڕەکەدا مامۆستا ناسری ڕەزازی باسی لە چەندین یادەوەری و ڕۆڵی هونەری لە ژیانی سیاسیدا کرد. مایکی کورتساد مەگەزینیش لە کۆڕەکەدا ئامادەی هەبوو. لە نزیکەوە مامۆستا ناسری ڕەزازی دەربارەی گرنگی کۆڕەکە بۆ هاوکارمان سۆنیا بۆ کورتساد مەگەزین دواوتی. هەندێکیش لە ناو ویدیۆیەکانی مندا هەیە کە برادێک پێی وتم وتی تۆ شانست هەیە وتم نەوەڵا بە هەوڵی شانست نییە من بەس زەحمەت و بەدبەختی و داماوی خۆم بووم بۆ ناسری ڕەزازی. مامۆستایان سڵاو لێ بە پێشەکیم پێمان بڵێ تا چەند بە گرنگی ێزانی مامۆستای گەورەی وەکو بەڕێستان بتوانن ئەو وێزگە هونەری لە ڕابردووە هەتان بۆ لە ئێستاشدا کاروانەکە بەردەوامە لە کۆڕێکی وایە بخرێتە ڕوو. منیش سڵاوتان لێ دەکەم تکایەوە گەورەی خۆتانە. من ئەوەندە ئەمەم باس کردووی تر بڕێجار شەرمەکەم بەڕاستی وەکو مامۆستای من وتی بە کەڵکی چی دێ هەتا ماوی ڕێز لێنێکی دێ وەختی قاچ درێژ بووە پەیکەرت لێ دروست بکەن و نازانم لە پاشت بنووسن و کۆڕ و کۆبوونەوەت بووە بگرن. من ئەمانم پێشتێکی گرینگە زۆر باشە چونکە هیچ کەس نازانێت تا ئەو ڕۆژێ ماوە بەرەو کوێ دەڕوا و چی بەسەر دێت. ئێمە زۆر کەسمان هەبوو کە بەداخەوە کۆمەڵێک زانیاری و شتی باشیان لەگەڵ خۆیان نەبردە گۆڕ بەداخەوە. من زۆر زۆر سپاسی کوردستانی نوێ ئەەکەم کە ئەو کۆڕیان بۆ من گرت. دیارە دەمێک بوو حەزم ئەکرد کە هەندێک شت لە دڵما هەیە باسی بکەم بەڵام ماڵی ئەمان ئاوەدان بێت و بە هاوکاری کاک جەواد یەکێک لە تۆستە باشەکانم کامیشە پرس و گوێی پێەکەم هاتم و لەو کۆڕەدا ئامادا بم. هیوادارم کە تا ئەو جێگەی کە ئەتوانم ئەو شتانێکەوە لە ژیانی مندا ڕوویان داوە نەک پەیوەندی بە خۆمەوە زیاتر پەیوەندی بە هونەر و شۆڕش و ئەو بارودۆخەی کە تێدا بووین پێشکەشکەم و خەڵکەکەش پێیان خۆش بێ. بەڵام یەک داوایشم هەیە لە کۆتاییدا ئەمان ئەبێ هۆڵێکی گەورەتر دروست بکەن. ئەو پێشنیاری بەڕێستانم بۆیان دڵنیام ئەوانیش بە هەند وەرێگرن. مامۆستا نامانەوێت زۆر پێش کۆڕەکەت ماندووت بکەین ئەمەوێ باسیەوە بکەین وەکو دەزانین هونەر کاریگەری و ڕۆڵی خۆی هەیە لە هەموو کات و سەردەمێکدا. ئایا هونەرەکەی جەنابتان ئەو بەرهەمانێک کە پێشکەشتان کردووە لە ڕابردووە لە سەردەمی شاخدا و چ کاریگەریەکی کردوتە سەر سیاسەت؟ من لە کۆڕەکەدا باسی دەکەم 100% زۆر کاریگەری هەبووە یەکە بە یەکە باسییانەکەم حەز ناکەمی سە لێرەدا دووپاتی بکەمەوە بەڵام 100% هەیە بووە. من یەکە بە یەکە لە کۆڕەکەدا باسی یەکەم و هیوادارم ئێوەش ئەو کاتە بەشێکی لە هەڵگرن و بڵاوی بکەنەوە. سلێمانی شارێکە تەمەنی کەمە بەڵام سلێمانی بوو بەهۆی ئەوە سلێمانی بوو بەهۆی ئەوە کە ئەم شۆڕشە شاری ڕۆشنبیری چاک و خراپەیە بەڵام بڕوان پێ بکەن تەمەنی کورتە بەڵام بەقەدەر شاخەکانی کوردستان سەری بەرزە چونکە ژنی گەورە پیاوی گەورەی تێدا هەڵکەوت. ئێمە نامێ ماف خۆین ئێمە توانیمان بە گۆرانی کوردی لە وڵاتانەی دەرەوە تۆزێک هەڵپەرکێ و
فەرهەنگ و کولتوری خەڵکی کورد بناسیێنی لەلایەکیشەوە بزانین ئەو خەڵکە لێمان تێگەن کە چۆن ئەنفال کراوە. من و کاکشێوکە بێکەس 15 شەو لەناو سیارەیەکدا بووین شار بە شار گەڕاوین بۆ ئەوەی کە ئەو شەویە خوێندەوە منیش گوێرەین دەبووین مۆسیقا و کاتە کەم بوو بۆیە کە بزانن کە ئەنفال چیە، بەڵام بەداخەوە کاتە فیلم نەبوو، کاتە نەبوو بەدەستمان.